سەیری ئەم هیممەت بەرزیەکەن و سەیری هیممەتی خۆتان کرد. هەر یەکێک لە ئێمە ئێستا کە سەیری خۆی کاتەوە چەند تەڵەباتی بچووکی هەیە لەگەڵ چەند مەشغوڵی دنیای خۆی، شەو ڕۆژ ڕەنجدانێکی زۆر ئەوەی ناکەوێتەوە بیری لە هەفتەیەکە ناکەوێتەوە بیری جاری وا هەیە قیامەتێتی کە بڕوا پارەیە بکا بە خێر بۆ قیامەت. ئەوەی ناکەوێتەوە بیری جاری وا هەیە زەخیرەی قیامەتێتی کە بڕوا تۆزێ قورئان بخوێنە جوزێ قورئان بخوێنە بۆی زەخیرەی قیامەتی خۆی زیاد. ئەوەی ناکەوێتەوە بیری جاری وایە سەردانی برایەکی مسلمانێتی بۆ بەجێهێنانی ماف و ئەرکی برای مسلمان لەسەر مسلمان. سەیری کەنە ئەو سەحابە بەڕێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن پەروەردە بوون لە بەردەستی ئەم پێغەمبەرە نازدارە عليه الصلاة والسلام. ئەمانە چۆن کە هەموو هەدەفێکیان کرد بە قیامەت دنیاشیان لەبیر نەچووە وەکو خوای گەورە پێ فەرموون وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك. لەوەی خوای پەروەردگار پێی بەخشیوید ڕوود لە قیامەت بێ هۆشت لەوێ بێ بەڵام پشکی دنیاییت لەبیر نەچێتەوە. هەموو هیوا و ئاواتێکت پڕکردنی گەنجینەکەی قیامەتت بێ بەڵام دنیات لەبیر نەچێت. چاکەش بکە وەکو خوا چاکەی لەگەڵ کردووی. ئادەی برای بەڕێزم با ساتێک پێکەوە دانیشین هەر یەکە لە عاسی خۆیەوە بیرکاتەوە لە نەفسی خۆی بڵێ بزانم من ئەم ئاەتەم چۆن بەعکسەوە وەرگرتووە، چۆن هەر یەکێک لەم مسلمانانەی ئەم زەمانە هەمومان چۆن ئاوڕمان لە دنیا داوەتەوە و پشتمان لە قیامەت کردووە جار جار ئەگەر قیامەتمان بیر کرد. وأحسن كما أحسن الله إليك. چێمان هەیە ئاوا سەیری ئەوەی کردبێ ئەو چاکانەی خوای گەورە لەگەڵی کردوین یەک لەسەر هەزاری ئەوەش لەگەڵ خەڵکی ترا بکەینە. چەند ڕوومان لە قیامەت، چەند هۆشمان لە ڕۆژی دواییە، چەند هۆشمان لە دانانی زەخیرەی قیامەتمانە. آخر بەتەنیا چۆنەشە ئینسانی مسلمان هەر بڵێ خوا بەڕەحمە خوا بەڕەحمە بەڵام دادپەروەری خوای پەروەردگاریش سزایەکی سەختی لەگەڵە. خوای پەروەردگار مساوەمە لەسەر سزادانەکەی ناکات. بەڵێ بە گومانی تیانی ڕەحمەتەکەی فەرمێ وسعت رحمتي كل شيء. رحمتي من هەموو شتێکی گرتوتەوە. خوای گەورە ڕەحمانە پڕە لە ڕەحمەتی خوا، پڕە لەو هەموو ڕەحمەت و بەزەیەی، بەڵام لە هەمان کاتە شەدید العقابە، سزاکەی زۆر بەژانە زۆر سەختە. ئەو سەحابێ بەڕێزانە ئەم معادلەیان بەڕاستی وەرگرتبوو. هاوکێشەیەکی پارسەنگ ڕوویان لە قیامەت هۆشیشان لە دنیا نەبڕە، بەشی دنیاشیان ئیش کرد و ئەو شارستانێتە گەورەیان پێکەوەنە. پاڵنەرێکی ئیمانی بەهێز گەیاندنیە ئەو لووتکە بەرزەی کە لە دنیاە، ئەو ئاسۆ بەرزەی کە ئەوان گەیشتنێ، ئەو ئاستە بەرزەی کە ئەوان گەیشتنێ هەموو نەوە بەنەوەی مسلمانان هەوڵەدەن بڵند بنەوە بۆ ئەو ئاستەی کە ئەوانی لێبوو.